میواره زور سرده سوتا و دل سوتا شکیره بفره ئایلێ بەفرەباری و زەوی یەک پارچە زیوە ئاگاتان لێبوو ئەم هەفتەی سۆشیال میدیا لەبەر بەفر بەرنەدەکەوت و باسی قەل و قاز و ترخێنە بوو. شەکرە بەفرەکەی بەهجە دیەحیا و ئێوارە ساردەکەی حەمەقتوش لە ڕیزی پێشەوەی ترێندەکان بوون، یان بە دەنگی خۆیان دەگەرم دەکرانەوە یانیش دەوترانەوە. هیوا تۆپەڵی خڕکە ڕزگاری پێسڕکە، بەڵام نازانم میران عەلی بۆ کێ ئەم تۆپەڵەی خڕ کردەوە. اینجا بە خێرایی لە چەند خولەکێک پێتان دەڵێم چی مۆزوعی گەرمی هونەری بۆ و لەم سۆشیال میدیای خۆشمان چی گوزەرا و چی ترند بوو ترند. هەفتەی داهاتوو دەست پێ دەکات و لە ئێستا سۆڵد ئاوت بۆ و ڕیکۆردی شکاندووە. ئەمە مەتەڵ نییە، کۆنسرتی هونەرمەند نەریمان بابانە لە سلێمانی بە ناوی تەریب کە بڕیارە کۆتای هەفتەی داهاتوو بیسازێن و یەکەم و دووەم ڕۆژی هەرزوونەما. ئەم ڕۆژ سێمی تەواو بووە، ئەگەر فریای نەکەوتووی دەستی لێ بشۆ. بەڵام بەشێک لە فانەکانی تووڕەن و پیان وایە نەعەدالەتی هەیە لە فرۆشتنی بلیتەکانی و بازرگانی پێوکرا و 2 قات و 3 قات فرۆشراوەتەوە. بەشێکی تریش دەڵێن ئەوەیە هونەری ڕاستەقینە. عەبدولغەفار عەبدوڵڵا سەرپەرشتاری ناوەندی هونەری زەنێ لە فەیسبووکی خۆی نووسیوێتی زیاتر لە 40 ساڵە تەمەنی خۆی داوەتە هونەرەکەی و تا ئێستاش هونەرەکەی بێ سپۆنسەرە. خانمی سپێدەتان لە یادماوە ئەوە بۆ 2 ساڵ دەچێت ون بۆ هیچ کارێکی هونەری نییە، بەڵام بە حەسرەتەوە بیری نواندن دەکات و بۆ مایکی 964 وتی هونەر لە خوێنمدایە، خۆزگەشی خوار کە چیتر بە مردووی لە خەمی هونەرمەندان نەبین و بە زیندویشتیان بۆ بکەین. ئیتر هیوادارم ئێمە هەر بۆ یعنی لەو کاتانەیە لە کاتی دوای مردنمان شتمان بۆ نەکەن کە زیینون شتمان بۆ بکەن. وەڵاهی باری تەندروستی هۆکارێکە لە بەرەوەی من ماوەی تقریبان 5 ساڵ پێشیستا 2 نەشتەرگەریم بۆ کراوە، ئیتر تۆزێ دوورکەوتومەتەوە و ئەگەر کاری جوانی شەبێ و بۆ نایکەم ئەیکەم، بەڵام ئەمەوێ ئەو کاری کە ئەیکەم ئیزافە بێ بۆ کارەکانی ترم، نەک ئیشێک بێت کارەکانی تریشم بسڕێتەوە. بەنیازی لەگە کاک حەمالیا دەکەوی؟ بەخوا ناڵم ئەگەر کاری جوان هەبێ بۆ نا. بیری نوان نەکەی؟ ئەی چۆن لە خوێنمانە هەموو هونەرمەندێک نواندن گۆرانی مۆسیقا لە خوێنایەتی. مقۆ هەبوو عارەب عوسمان وەک جاران تااقەتی هونەری نەماوە و ئەوەشی دەیڵێتەوە تەنها بەرهەمە فۆلکلۆرەکانە. ئێمە ژوتمان بزانین وایە هەر بەڕاست تااقەتی نەماوە؟ بەڵام خارە عەرەب بەو پەڕی شەوق و زەوقەوە بۆ مایکی 964 وتی تااقەتێکی باشم ماوە، حەز دەکەی هەموو دنیات دەگەڕێنم، بەس گۆرانی بۆ جیلی ئێستا ناڵێم چونکە فڕیان بەسەر هونەرەوە نییە و حەزیان لە ڕاپە. سۆرعادەمە وڵاتی نادەگەڕێنم، پێشە بدەچینە تاران لەگەوتی بی. باشە مامۆستای بەرهەمی نوێ چییە؟ بەم زوانەی بەرهەمێک دێ فۆلکلۆری دەرێنەوە ئەمە بەرهەمی نوێ لە جیلی نوێ باشە. ئەو جیلە نوێیە حەزیان بە گۆرانەکان تێ بە هونەری وە نییە، گۆران ڕاب دەرێ بەڵێ من عمرم هەشتا بەبانە ئێستا شەو ڕۆژ خەریکی نووسینم تا هێزی تیا بێ پاو دەست و پلم باوەڕم پێ بکە هەر دەنووسم، ممکنە بەسەر یەکێ لە نووسینەکانمە گیانم دەچێت. ئێمەش دەڵێن خوا نەکات. نووسەر و تەلارسازی کورد خەسرە و جاف پیری سەری لێدا و کۆڵی نەداوە. سەرقاڵی دروستکردنی پەیکەری قوفڵێکە لە ئاسن کە بەرزێکی 7 مەترە و پانێکەشی 3 مەترە و دەشڵێت ئەگەر ڕێگەم نەدرێت دایبنم دەی بەمە سەر لووتکەی یەکێک لە شاخە بەرزەکانی کوردستان. پەیکەری قوفڵێکە گەورەترین قوفڵی دنیاە، 7 مەترەوە گوێت لێ بوو، 7 مەتر بڵندە، 3 مەتر پانە و ئەم قوفڵە ئێمە هەمومان قوفڵین کاتێوا تۆ کە قوفڵەکانمان شاسوارێک بیکاتەوە کێ منە ئەی قوفڵی تۆ 2500 ساڵە دەوڵەتت هەیە نیتە بۆ نیتە شوانکارەکان بۆ بوونە دەوڵەت تۆ بۆ نەبووی. شیلان ئەکتەرە ڕۆمانسەکەی 1970 لە یادماوە کە دەیوت وا بە ئاسانی بریندار نابم. من وا بە ئاسانی بریندار نابم. چاوەڕوان بن لە فیلمێکی ئاکشندا دەیبینەوە و دەژڵێت من هەر میهرەبانم و حەقم بەسەر ئاکشنەوە نییە. جا هەرەوەش نییە، بەهرەی زۆرە و نووسەریشە ڕۆمانێکی لە ساڵی 2022 بڵاو کردەوە، ئێستا نۆری کتێبێکی نوێ ئابیرم کەوتەوە پێشکەشکاریشە. ڕۆڵی من لە فیلمی دووەمە ئەویش تا ڕادەیەک وەکو فیلمی یەکەمە وەک خۆتەڵی کارکتەرێکی نەرمم هەیە. ڕاستە ئەکشنە بەڵام تۆزێک منی نەگرتوێتەوە ئەو ئەکشنە زۆر جوان بۆ توان بڵێم لە ساڵێکە 1000 دانم لێ چاپ کردەوە بوو، تا سپاس بۆ خوێنەرێکی باشی هەبوو. کتێبی دووەمم تایبەتە بە پەروەردەی مناڵان، کۆمەڵێک چیرۆکی زۆر پەروەردەیە زۆر جوانە کە بۆ مناڵانم نووسیوە.
نووسین و هونەر و ڕاگەاندن خوا فرسەت بات خات و دڵنیە. حەسەن زیرەک لە ماڵی سۆفی کەریم دەردەکەوێتەوە خۆینا پەیکەرەکەی باڵای 2 مەتر و 50 سانتیمە و چێنەرنزار بە عەشقەوە دروستی کردووە وەک باسی دەکەن لەو ماڵە تا زۆر ماوەتەوە و چەندین کاسەتی هەر لەوێ تۆمار کردووە. ئەم هەفتەیە خەڵاتە بەناوبانگەکەی سعودیە جوێوەرز حەشری کرد هەرچی ئەستێری عەرەبی و تورکی و بۆلود و هۆلود بوو بە ساری ئاخیر مۆدل تا بەردەم دەرگای فستیڤاڵ دەهێنران. موزیک و ڕنگ و بەزم و ڕەزمی هۆڵەکەش سەرنجی هەموو دنیای ڕاکێشا بوو. کچە کوردێکی شام بەشانی ئەو هەموو کەسایەتی و ئەکتەر و گۆرانی بێژە عەلەمیە توانی ببێتە پاڵەوان و وەک کچێکی بەهرەمەند و کاریگەرترین کەسایەتی خەڵات کرا. يا بطل يا بطل خليني أشيل عنك ما تقيلة. بەڵام وتارەکەی دڵی هەمووانی پڕ کرد. حياتي ما كانت هيك أبدا. كنت صغيرة بلا بيت بلا أكل وبلا شرب واليوم ليكني هون. نارین بیوتی کچە کوردێکە و لە ڕۆژئاوای کوردستان لەدایک بووە. زۆر کات بەجری کوردیەوە دەردەکەوێت و بە زمانی کوردیش قسە دەکات. ئاهەنگە خێزانەکانیشیان بە گۆرانی کوردی و هەڵپەڕکێ بەڕێ دەکەن. دێتەوە ساحەی گۆرانی وتن لە مێژە دیار نییە. دەزانن کێ دەڵم ئەوەی دەیوت ئەم کاتت باش گوڵم شۆنی باشی ڕۆحم دڵم. کۆمسای بە پرچە زەردەکەی و ڤیدۆیەکی نوێی بڵاو کردو و سوپاسی چاوەڕوانی هەوادارانی دەکات و دەڵێت بەرهەمی نوێم ئامادەیە بەڵام خەمە گەورەکە ئەوەیە ناوی لێ نەناوە. نیازی هەیە لەگەڵ ئێوە ناوی لێ بنێ جا خێری خۆتان ناوێکی بۆ بدۆزنەوە. ترندە گەرمەکەی سوشیال میدیاش ماچێکە لەگەڵ گۆرانەکەی هونەرمەندی ئێرانی مەجید ڕەزاوی. دڵی نەمدیوە هەرچی هەڵە سێودانیشێ دووبارەی دەکاتەوە لەگەڵ مێردەکەی یاخود منداڵەکانی یانیش بە سینگڵی خۆی دەکاتە فیلمی سوشیال میدیا. منفشودم مثل تو